جەباب زانین ئەم بڕیارانە چی لە ژینگەی هەرێمی کوردستان دەگۆڕن لەگەڵ بەڕێز عەبدوڕەحمان سدیق سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان قسە دەکەم. کاک عەبدوڕەحمان زۆر بەخێر بێت. سەرەتا پێم بڵێ کە ژینگەی هەرێمی کوردستان چەند پیسە؟ بەڵێ کە دەڵێن ژینگە بچینە سەر پێکەنەرەکانی کە دەچینە پێکەنەرەکان بەس لە ئاو خاک هەوا دەکەین. ئێمە چی لەو پێکەنەرانەمان زیاتر پیسە؟ بەڵێ ڕاستە ئەمە لە نێو ئەم حاڵەتەدا هەمیشە جەختەکەینەوە لەسەر هەوا لەبەر چی لەبەر ئەوەی کە مرۆڤ ئەو ساتە وەختەی کە ئارەزومەندانە دەتوانێت بڵێ من ئەم ئاوە ناخۆمەوە چونکە پێم وایە ئەم ئاوە خاوێن نییە. مرۆڤ دەتوانێت بڵێ ئەم خۆراکە بەکار ناهێنم چونکە پێم وایە خاوێن نییە. ڕەنگە ببین لە ژێر دار و پەردووی بوومە لەرزەکانیشا چەندین کەس ژیاون بە هەفتە و بە 2 هەفتەش بەبێ ئاو بەبێ خۆراک، بەڵام هیچ کەس ناتوانێت بڵێ من لەبەر ئەوەی ئەم هەوایە پیسە هەڵی نامژم بۆ چەند چرکەیەکیش. لەبەر ئەوە پەیوەستی هەوا بە ژیانەوە زۆر ماوەی چەند چرکەیەکە. لەم پێناوەدایە کە ئێمە وەکو دەستەی ژینگەی هەرێمی کوردستان هەمیشە لە نێو هەموو پێکاتەکاندا پێکەنەرەکاندا جەختی یەکەممان لەسەر هەوایە. هەر لەم پێناوەشدایە کە دەبینی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان 2 خاڵی زۆر سەرەکی کار لەسەرەکە. یەکێکیان دانانی وێستگەی پێوانەکردنی کواڵێتی هەوا بۆ ئەوەی ئێمە تا ئەم ساتە وەختە پشت ئەبەستین بە مانگە دەستکردەکان ئەویش ژماری ڕاستەقینەمان ناداتێ. بۆیە ڕێزار سەرۆکی حکوومەت ڕەزامەندیدا لە ڕێی سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیرانەوە کە لە شارەکاندا بە هەولێرەوە دەستپێکەکەی 4 وێستگەی جێگیر هەبێ و چەندین وێستگەی گۆڕاوی. باسی ئەوەت لەگەڵەکەم کاک عەبدوڕەحمان بەس پێشتر ئەوم پێ بڵێ کە بەپێی پێوەرەکانی مانگە دەستکردەکان ئێستا کوالیتی هەوای ئێمە چۆنە؟ کوالیتی هەوای ئێمە بەپێی مانگە دەستکردەکان و بەپێی ئەو توێژینەوەی کە هەردوو ڕێکخراوی جیایزێتی ئەڵمانی و FMI فنلەندی بۆ ئێمەی ئەنجام داوە ئێمە لە حاڵەتی مامناوەندین. حاڵەتی مامناوەند و مۆدێریت ئەوەمان پێدەڵێکە دەکرێت بەرەو باشتر بڕۆین و بچینە باشتر ئەگەر بێت و ڕێکار نەگرینە بەرەوەکو ئەم ڕێکارانی ئەمڕۆ لە کۆبوونەوەکە باسکرا ئەو بێگومان دەچینە حاڵەتێکی خراپ. ئەم ڕێکارانەی ئەمڕۆ جەنابی شت لە کۆبوونەوەکە بووی لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانن چی بگۆڕن؟ ئایا ئێوە دەستکراون لەوەی هەموو لایەنەکان بێگومانەوەی کە سەرۆکی حکوومەت پێوتون دەستکراون لەوەی ڕێکاری پێویست بگرنە بەر بۆ پاکڕاگرتنی ژینگە؟ هەتا ئەم ساتە وەختەش کە باسی وەزارەت و دەستەکانەکەین دەستەی ژینگە بەپێی یاسای ژمارەشتی ساڵی 2008 دەستەیەکی چاودێری هەماهەنگی بە دوواداچوونە کەواتە ئەو دوای وەزارەتەکانی دیکە وەزارەتێکن کە جێبەجێکارن لە ئەنجامدا هەموو ئەو ڕێنمایانی کە ئێمە پێمانداون بە پێی توانە جێبەجێیان کردووە. بەڵام پرسیاری ئەمڕۆ جەنابی سەرۆک وەزیران لە وەزیرەکانی وەزارەتە بە بڵین ئەوانی کە جێبەجێکارن لەگەڵ بە ڕێزان هەردوو پارێزگار ئەوەیە کە ئەو بڕیارانەی لە پێشودادامان بۆ داخستنی ئەو پاڵاوگانە چەندی داخراوە ژمارەیەک بەڵێن 54 ئەدی ئەوانەی دیکە بۆچی دانەخران لەبەر ئەوەی بەڵێنیاندا لەبەر ئەوەی بەڵێن نامەیان پڕ کردبووەوە کە بە پێی ستانداردەکان کارکن بەڵام نەیان کرد. بڕیارەکەی ئەمڕۆ بڕیارێکی زۆر وەکو دەڵێ ئیدی هیچ بوارێکی نەهێشتۆتەوە بۆ جێبەجێ نەکردن. ئەمڕۆ بەڕێزیان هەردوو پارێزگاری دەستکراوە کرد بە هەموو ئەو دەسەڵاتی کە هەیەە ئەیانداتێ بۆ ئەوەی بە هیچ جیاوازیەک و بەبێ هیچ پاساوێک ڕێگە نەدەن هیچ کەسێک لە سەروی ستانداردی نێودەوڵەتیەوە بێت. با ئەو پرسیارە بکەم پێشتر کە بڕیاردرا بە داخستنی پاڵاوگە نایاساییەکان ئەمە هیچ لە کوالیتی هەوای ئێمەی گۆڕی؟ بەڵێ هەموو کەسیش هەستی پێکرد و لە ڕێگەی ئەو ژماران و داتایانش کە لە لامان بوو هەستی پێکرا چونکە لە ڕاستیدا ئەو ژمارانی کە هەبوون لە پاڵاوگەکانە لە نێو 1954 دابخرێ ژمارەیەکی بەرچاوە. ئەمڕۆ کە دەست پێ ئەکرێ و جەنابی سەرۆک وەزیران دەڵێ لە ئەمڕۆوە ئیدی لە ئەمڕۆمانەی بێت ئەو هەردوو پارێزگار پرسیارێکی شەیە ئەی سلێمانی ئەی هەڵەبجە یعنی ئێمە لەم ساتە وەختەیە کە قسەیتیاکەین پاڵاوگەکان بە شێوازێکی بەو ژمارە زۆرە لە هەردوو پارێزگای هەولێر و دووەکەن. لە سلێمانی خۆشبەختانە کۆگا هەیە پاڵاوگە نییە لە هەڵەبجەش نییە کەواتە ئەتوانی بڵێ کواڵێتی هەوا کاری لەسەرەکرێ بە پلەی یەکەم لەبەر ئەوەیە لە هەولێر و لە دووەک پاڵاوگە هەیە و هەندێکیشیان نایەساین. هەوڵەکان لە پێناوی ئەوەیە کە 4 پاڵاوگەی سەرەکی هەبێ 4 پاڵاوگەی سەرەکی هەبێ لە هەرێمی کوردستاندا لە سلێمانی لە دوهۆک لە هەولێر ئەم 4 پاڵاوگەیە کە ئێستاکە سییانیان هەیە ئەوەی دوهۆکیان ماوە دابمەزرێ ئیدی ئەو هەموو پاڵاوگایانی تر پێویست ناکە هەبێت. زۆر باشە. ئەوەی کە گوتت ئەمڕۆ سەرۆکوەزیران بڕیاری داوە بە دابینکردنی پێوەری هەوا ئەمە کەی بۆتان دابین دەکرێت و لەو ڕێگەیەوە ئێوە دەتوانن چی بکەن چ سوودێک بە ژینگە دەگەێنێت؟ ئەم ساتە وەختە کە 12 ئێمە لە 7 ڕەزامەندێکەمان وەرگرتووە یعنی پێشی 5 ڕۆژ ڕەزامەندێکەمان بۆ هاتوێتەوە ئێستا لەسەر
دابینکردنی دەرخستەیەکین بۆ ئەوەی وەزارەتی دارایی ئەو پارەیە سەرفکە بۆ دابینکردنی ئەو وێزگانە چونکە لە هەموو وڵاتانی جیهاندا پشت نابەسترێ بە مانگە دەستکردەکان بەڵکو پێویستمان بە وێزگەی جێگیر و وێزگەی گواستراوە و گۆڕاو هەیە لەو پێناوەدا چونکە ئێمە ڕۆژانە کە تەماشای AQI دەکەین ئەوەی وێزگەی با بڵێن پێگەی سویسرا ئەو پێمان دەڵێ بۆ دێرەیتە ئەو پێمان دەڵێ ئێستا با بڵین بۆ ئەو کەسانی کە هەستیارن بەرامبەر بە پیسبوونی هەوا بۆ ئەوان لە مەترسیدایە ئەو ژمارەیە کە ئەتوانین بڵێن PM2.5 واتە ئەوەی کە پێی دەوتێت تەنۆلکە وردەکان ئەوانەی کە لە نێوان 2.5 مایکرۆنن ئەومان بۆ دەخوێنێتەوە لە کاتێک کە ئێمە 6 پیسکاری هەوامان هەیە کە یەکێکیان PM2.5 ئەوتریان PM تێنە دەیە ئەوی تریشان بریتێ لە گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن گازی دوم ئۆکسیدی گۆگرد گازی دوم ئۆکسیدی نایترۆجین لەگەڵ ئۆزۆنی زەمینی ئەمە ئەو کاتە کە ئەم وێزگانە دائنین هەر شەشیمان بۆ ئەخوێنێتەوە ڕۆژان زۆر باشە ئۆتۆمبیلەکان بێگومان ئەوانیش ژمارەیان زۆرە لەسەر شەقامەکان لە هەرێمی کوردستان زۆرن و هەندێکیان وەکو باز دەکرێن کە پێشتریش زۆر لەسەرمە قسەکراوە بەردی ئەکسۆزیە و ئۆتۆمبیلانە دەرەهێنرێن چ ڕێکارێکە گرنە بەرامبەر بەوان ڕێکاری یەکەم داوامان کرد لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە لە وەزارەتی ناوخۆ چونکە وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم سەر بە وەزارەتی ناوخۆیە ئەوان گشتاندنێکیان بۆ کردین بۆ لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆ بۆ گشت پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئیدارە سەربەخۆکان کە ئەو ئۆتۆمبیلانەی بەردی ئەگزۆز یا ساڵانسایان دەرهێناوە تۆمار ناکرێن لە ئەنجامدا ئێستا بە هەمان شێوە ئەبینین ساڵی پار نزیکە 172,000 ئۆتۆمبیلی دیکە هاوردەکراوە جەخت نەکراوەتەوە لە سنوورەکان و لە ڕێگەی گومرگە و بزانن دەرهێنراوە یان نە بڕیارەکەی ئەمڕۆ لەو خاڵشدا داواکە لە وەزارەتی ناوخۆ کە پێشانگاکان بەسەر بکەنەوە لە ڕێگەی تیمەکانیانەوە هەر پێشانگایەک ئەو بەردی ئەگزۆزەی دەرهێنابێ ئەو ئەبێ پێشانگەکەشدا بەخرێ و سزا بدرێت ئەی مۆلیدەکان ئەی ئۆتۆمبیلانەی کە من نازانم ینی لە ڕۆزانستێکی و چی پێ دەڵێن بەڵام دوو کەڵێکی ڕەش دەردەکەن ئەوە چی ئێمە دوو جۆرمان هەیە هەندێک ئۆتۆمبیل بە بنزین کار دەکە و هەندێکی دیکە بە گاز کار دەکە بەڵام لە ئەنجامدا هەر گرفتەکە لە دووکەڵەکە نییە گرفتەکە لە جۆری دەرهاویشتەکانێتی ئەو دەرهاویشتانی کە لە ئەگزۆزی ئۆتۆمبیل بۆیە لێرە و جەختمان کردەوە لەسەر سوتەمەنی کاتێککە دەبینی وڵاتانی پێشکەوتوتر لە ئێمە ژمارەی ئۆتۆمبیلەکانی لە ئێمە زیاتر نییە بێگومان ئەی بۆچی لەوێدا ئۆتۆمبیلەکان دابنە هۆی پیسکردنی هەوا چونکە جۆری کوواڵەتی و سوتەمەنیەکەیان باشە کەواتە جارێکی تر داواکرا لە وەزارەتی سامانە سروشتیەکان کە ئەم پاڵاوگانە بە هیچ شێوەیەک مادەی خام نەوتی خاو نەدرێ بەم پاڵاوگانە بۆ ئەوەی کە ئەمان بنزین مامدەنێ و تێکەڵێکن لەگەڵ مادەی دیکەداکەوەتە جۆری سوتەمەنێکە و کوواڵەتی ئەو سوتەمەنیش لەمە دو ڕێگە پێدراو نابێ وەزارەتی سامانە سروشتەکان ڕێگە بەوە نادێت کەواتە ئەو بڕیارانی ئەمڕۆ ئەو دەرگایانەدا دەخات کە هەوای پیسیان لێوە دێتە ناو هەرێمی کوردستان لە جێبەجێکردنی بەڵێ بەڵام بۆچی دەڵێم لە جێبەجێکردنی چونکە ڕێگە نەماوە من ئەمڕۆک لە کۆبوونەوەکە جەناوی سەرۆک وەزیران بۆ هەردوو پارێزگاری بەڕێز هیچ ڕێگەیەکی نێشتوتەوە بۆ وەزارەتەکانی وەکو ناوخۆ وەزارەتی سامانە سروشتەکان و کارەبا هیچ ڕێگەیەکی نێشتوتەوە هەموو دەسەڵاتێکی پێداون خاڵێکی دیکە زۆر گرنگە ئاو کە پەیوەستە بە هەواوە لە ڕێگەی ئەو پاڵاو گەنایە ساییانەوە ئاویش پیس دەبێ ئاوی ژێر زەویش پیس دەبێت جارێکی دیکە لە ساڵی 2013ەوە جایکای یابانی لەگەڵ وەزارەتی شارەوانی دێت و دەچێ بۆ ئەوەی هەموو ئاوی بەکارهێنراوی هەولێرمان بۆ جارێکی تر ڕسایکلیم کاتەوە تاوەکو بێ بەگرەی وەتەر ببێ بە ئاوێک بۆ کشت و کاڵ بەکاری بێنین بە شێوازێکی زانستی و یاسایی ئەو کاری ئەنجام نەداوە بۆ جارێکی تر ڕێزدار سەرۆکی حکوومەت ڕایگەیان بە وەزیری شارەوانی کە ئەم گرێبەستە کە ئەم کارە لەگەڵ جایکای یابانی بەم ڕۆتینە و بەم بیرۆکراسی کە ئەڕوا نابێ ئەوەندە بخایەنێ ئەگەر ئامادەن ئەو کارەمان بۆ ئەنجامە لە نزیکترین کاتدا باشە ئەگەر نا ئەو گرێبەستە هەر پەیوەندیەکە دەبێ هەڵبۆشێتەوە زۆر باشە کاک عەبدوڕەحمان لەبارەی سەوزاییەوە با قسە بکەین ئێستا سەوزایی لە هەرێمی کوردستان چ ڕێژەیەکە دوو جۆر ڕێژەمانەیە چونکە ڕێژەیەکیان پێوەستە بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە ئەوان ئەندازەی پارکەکانیان هەیە ڕێژەی سەوزایی لە ناو سنووری شارەوانیەکان لە هەولێر لە سلێمانی هەموو تا 120 ڕۆشتون و ڕێژەیەکی باشە ئێمە سەوزاییەکی دیکەمان زۆر مەبەستە کە بەڕێوەبەرایەتی گشتی پاوان و دارستانەکان لە وەزارەتی کشت و کاڵ لێ بەرپرسیارن ئەویش بریتە لە دەرەوەی سنووری شارەوانەکان بریتە لە دارستانەکان من بەداخەوە بەهۆی
دراوسێ خراپەکانمان بەهۆی ئەو بردومانانی کە ئەکرێ لێرە بەهۆی کەم تەرخەمی بەشێک لە هاوڵاتیانی خۆمان بەشێکی زۆری ئەتوانی بڵێ ڕوبەرێکی زۆرمان لە دەستداوە ئەگەرچی ساڵانە ئێمە هەوڵ دەدەین بەڵام ئەم ساڵانە هەوڵەکان لە نێو سنووری شارەوانیەکانە زیاتر بۆیە بە ئومێدی ئەوەی کە شەڕ لە ناوچەکەدا بۆستێ بتوانین بگەینە ناوچە سنووریەکان تا بزانین چەند ڕوبەرمان لە دەستدا و چەند وەکو دەڵێ پێویستە بچێنرێتەوە ئەمە ئێستاکە لەگەڵ FAO لەگەڵ WFP وەزارەتی کشتتوکاڵ لەو بوارەدان کە لە پێناوی زیادکردنی ڕوبەری سەوزایی هەوڵ بین دارستان و دارستانی دەستکرد زیاتر بکە. زۆر باشە هەر پرسیارێکی دیکە لەبارەی ئۆتۆمبیلەکانەوە کاک عەبدوڕەحمان ڕەنگە زۆرینەی ئۆتۆمبیلانەی لە دەستی هاوڵاتیدا بن و لەسەر شەقامەکان بن چ ڕێکارێک دەگیرێتە بەربەرامبەریان بۆ ئەوەی بزانن کە ئایام ئۆتۆمبیلە هەوا پیس دەکات یاخودنا؟ بەڵێ ئەوەی کە وەزارەتی با بڵێن ناوخۆ لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆوە بۆ چۆن دەڵێ تونند و تۆڵی ئەم ئۆتۆمبیلانە ئەنجامی دەدا ئەوە کارێکی باشە ئێمە کە دەڵێن چۆن دەڵێ ڕسوماتێکی بە ناوی ژینگە وەردەگیرێ لەوێ زۆر داوامان کردووە کە ئەو کارە ئەنجام دەدرێ ئەو پارەیە جارێکی تر لە بواری ژینگەدا بەکاربهێنرێتەوە ئێمە سندوقێکمانێ بە پێی یاسای ژمارەشتی ساڵی 2008 پێی دەوترێت سندوقی ژینگە ئەو سندوقە هەموو ئەو ڕسومات و هەموو ئەو پێبژاردنانەی کە ئەکرێ لەسەر سەرپێکی کاران هەموو دەچێتە ئەو سندوقە لەبەر بارودۆخی ڕابردوو لەبەر نەبوونی موچە ئەوە بۆ ژینگە سەرف نەکراوە بەڵام لەمە دو ژینگە بەشی خۆی لێ دەبات ئێمە ئێستا داواکاریەکەمان ئەوەیە داواکاریمان ئەوەیە وەختێکە موچە دەبێتە چۆن دەڵێ ناوەندی و لە ڕێی حکوومەتی عێراقەوە موچە دابین دەکرێت ئیدی هەرێمی کوردستان موچە لەسەر خۆی نامێنێت کە لەسەر خۆی نەما ئێمە یەکێک لە داواکانمان ئەوەیە کە سندوقی ژینگە بۆ پرۆژەکانی ژینگە بەکاربێنرێت. زۆر سپاس دەکەم دەستخۆش بەڕێز عەبدوڕەحمان سدیق سەرۆکی